الحمد لله، الصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله ومن والاه، أما بعد. براني خوشوي خوشبر رزقان، السلام عليكم ورحمة الله وبركاته. أم بابتك إيسا من قسيلية كان بيش شوي كبروا مسهر أم بروجك أم دزقاي خير خوازي بخشين بيها الصاوة كان با بيش بركيك كمنا أنيم بيش بركي بلان بيش بركيكي خيري كالصاوة با كردنەوەی دەورەیە کە بۆ ئەوەی کە چل فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم سەبارەت بە بەخشین و پلەی بەخشین هەر برا خوشکێک لەبەری کە لە سەرجەم شارەکانی کوردستان بۆ هەموو ڕەگەزێکە و بۆ هەمووانە ئەم پرۆژە یعنی بەڕاستی سێ خاڵی زۆر گرنگ ئەگرێتە خۆی من پێم خۆش بوو هەموو برا خوشکێک کە توانای هەیە باوک و دایکێک کە خۆیان توانایانە مناڵەکانیان هان بدەن بۆ ئەوەی کە بەشدار بن بۆ یەکەم خاڵی یەکەم لەبەر گەورەی و پیرۆزی لە بەرکردنی فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم، چونکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ نضر الله امرأ سمع مقالتي فوعاها وحفظها وبلغها. خوای پەروەردگار عز وجل ئەو کەسانە دەموچاوی ئەو کەسانە ئەدرەوشێنێتەوە کە وتاری من قسەی من فەرمودەی من ببیسێ پاشان لێی تێبگا پاشان لەبەریکە پاشان بیگەیەنێت کە فەرمیەوە خوای پەروەردگار عز وجل ئەی درەوشێنێتەوە جوانی ئەکاوەشە نیشانەی ئەوەتانێک کە پلەیەکە خوای گەورە پێبەخشی و خوای گەورە لێی ڕازی ئەبێت. پاشان فەضلی علم نامەوێت من درێژەی بدەمێ، بەڵام بە کورتی ڕەسوڵ الله فەرمیێ صلی الله عليه وسلم ما يريد الله به خيرا يفقهه في الدين. فەرمودەیەکی متفق عەلەیه کەسێک خوا خێری ئەوی بێت لە دین تێگەیەنێت، تێگەشتن لە دین کەوا بوو هەل يستوي الذين يعلمون والذين لا يعلمون، یەکسان نین. ئەی ئەو علمەش لەکوێوە دێت؟ لە ڕێگای فەرمودەی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم. خاڵێکی ترکە ئەم خێرە گەورە کە تۆ ئەتەوێ بیکەی لە ڕێگای یەکێ لەم فەرمودانەوە، لە ڕێگای برایە خوشکێ، لە ڕێگای ئەم دەستگاوە کەسێک فێر بێ خێرێک بکات، خوای پەروەردگار عز وجل ئەفەرمێ من ذا الذي يقرض الله قرضا حسنا. ئەم قەرضە حەسەنەی کە تۆ ئەی بەخشیتە خوای پەروەردگار کەی خۆیەتی ومما رزقناهم ينفقون، خوای گەورە فەرمێ فيضاعفه له أضعافا كثيرة. خوای گەورە خۆی ئەزانێت چەند بۆی زیاد ئەکات. و هەروەها ئێمە کە مسلمانین عەقیدە و باوەڕمان وایە ئەوەی پێغەمبەری خوا ئەڵێت وایە کە فەرمێ ما نقص صدقة من مال. ئیمامی مسلم ڕوایەتەکە پێغەمبەری خوا فەرمێ سەدەقە بە هیچ شێوەیە لە ماڵ کەم ناکات. دوو ئەمە بەشی سەدەقەکەی. بێمە سەر ئەوەی کە ئایا ئەم حەدیث لە بەرکردنە برایە خوشکە پرسیار بکە ئێمە مەسا من گوناهم ناکات، ئەمە علمە، علمیش عیبادەتە، بۆ پارەیەک بۆ هەدیەکەی من بەشداری بکەم نەبرای بەڕێزم تۆ نیەتت ئەوە نەبێ، چونکە بۆ هەر کەس من تعلم علما مما يبتغى به وجه الله عز وجل لا يتعلم إلا ليصيب به عرضا من الدنيا لم يجد عرف الجنة يوم القيامة. شتێکە بێت لە پێناوی خوا، علمێ لە پێناوی خوا فێری بیت، بەڵام مەبەستت دەستکەوتێکی دنیای بێ فەرمبوونی باش ناکەی، بەڵام تۆ ئەم مەبەستت نەبێ، تۆ ئەو مەبەستەتە بێ بەم فەرمودانە خزمەتێک بکەی بەو پرۆژانەی کە خەڵکی بانگەکەن بۆ لای دینی خوای پەروەردگار و علم وەربگرن. بۆیە بەڕاستی ئەوە خاڵێکە بۆ هەمان ئاگامان لێ بێ کە ئینسان هەنگاو بۆ هەر شتێک ئەنێت، یعنی ئەسڵ لەوەیە کەم کەسێک جیهاد دەکات غەنیمەکەنی، بەڵام غەنیمەکەشی دەستەکەوێت دڵی پێخۆشە بێت. ئەسڵ لە علمەکەیە و گەیاندنی و بەشداریکردن تەعاون لەگەڵ خێرەکان. ئەم چەند خاڵەت دەستەکەوێت کەسێ بەشداری بکە. یەکەم ئەم فەرمودانە هەر کەس لەبەری کات و بیگەیەنێت ئەوە سەدەقەیەکی جاریە بۆ ئەوە لە ڕێگای ئەمە خەڵکی فێرە بێ. هەر کەس لە ئەمی ببیسیە و خێریە بکات تووشی سەدەقەیەکی جاری بووە لەبەرەوەی ئەم فێریکە تا تاوەکو هەر کەس بیبیسیە و بە قسەی بکات. پاشان بنیادنانی شخص یەکێک لەوەی کە کەسایەتی لە ناو خەڵکە زیادە بێ، ئەو کەسێک کە ڕزگاری بێت لە چروکی و ڕەزیلی ببەخشێ. بە بەخشین ئینسان کەسایەتیەکەی هەم لە ڕووی دینی و هەم لە ڕووی دنیا و خۆشەویست سەوێت و بەڕێز ئەبێ لە ناو خەڵکە. پاشان ئەبێت بە میراتگرتی پێغەمبەر صلی الله عليه وسلم، چونکە میراتی پێغەمبەر بریتیە لە علم، تۆ ئەم علمت وەرگرتووە و هەر کەسێکیش کە فەرمودەیەک باسەکە ئەگەر هەر کەمترین شت توانیت نییە لە خورمایە بەکەم مەزانە خورمایە بکەرە خێر لە کاکە من فەرمودەکەم جێبەجێ کردووە. کە فەرمودانش بریتێن لە ئەم چل فەرمودەکە لەژێر ناونیشانی چرای بەخشین، خوای گەورە پاداشیان داتۆ دەستگای خێرخوازی بەخشین وتمان ئەوەتانی کە کەسم چل فەرمودەی کورتە بە ئاسانی لەبەر ئەکرێ و ئینسان هەوڵ بدا ئینشاڵڵا بەشداریش بکە. کۆمەڵێ دیاریشی لەسەر پێم وایە عمرەیە مۆبایلە کۆمەڵێ شتیان ئامادە کردووە کە برایە خوشکێک تەمەنا ئەکات خوای پەروەردگار پێی ببەخشێ بڕاتە ئەم عمرە
ئەم لێرەوە بەنیەتەوەتانێ عیبادەتی بکا بەشداری ئەکات و بەنیەتەوە علمێکیش فێر بێت لەو ڕێگاوە بەشداری ئەکات و ئینشاڵڵا ئومێدم وایە لەسەر نیەتەکەی و ماندووبوونەکەشی ئەجری دەستەکە هیچی دەست نەکەوت چل فەرمودەی پێغەمبەر کەم نییە بۆ قیامەتت داوای لەسەر بکەیت. خوای گەورە پاداشتی هەموو لایەکداتەوە. أقول قولي هذا واستغفر الله لي ولكم سبحانك اللهم وبحمدك أشهد أن لا إله إلا أنت أستغفرك وأتوب إليك والسلام عليكم ورحمة الله وبركاته. بەخشین ئەو بازرگانیەی هەمیشە بردنەوە و قازانجی لە دوایە. دەستگای خێرخوازی بەخشین لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا پرۆژەی چرای بەخشین ڕادەگەیەنێت کە پێشبڕکێی لە بەرکردنی چل فەرمودەی پێغەمبەری خۆشەویستە درودی خوای لەسەر بێت لەبارەی سەدەقە و بەخشین و پلەپایی ئەم چاکەیەوە. لە پرۆژەی چرای بەخشین 15 خەڵاتی گەشتی عومرە و لاپتۆپ و مۆبایلی زیرەک و چەندین خەڵاتی دیکە دەبەخشرێتە یەکەمەکان. چرای بەخشین لەم تاریکاییەی ژیاندا ڕێگە ڕۆشن دەکاتەوە و موسڵمانان بەرەو بەهەشت و ڕەزامەندی خودا دەبات. بۆ زانیاری زیاتر و دەستخستنی کتێبەکە سەردانی بنکە و نووسینگەکانی دەستگای بەخشین بکەن لە شار و شارۆچکەکانی کوردستان یان پەیوەندی بەم ژمارە تەلەفۆنانەوە بکەن. شكرا مؤسسة بخشين. السلام عليكم ورحمة الله وبركاته. احنا اليوم في رابع ايام شهر رمضان المبارك، شهر الرحمة والمغفرة. كل عام وانتم بألف خير. نستذكر قول الرسول صلى الله عليه وسلم: من فطر صائما كان له مثل أجره. نقوم الآن بتجهيز وجبات إفطار صائم لتوزيعها على أهلنا المهدفين في شمال قطاع غزة في مخيم الكرمل بتبرع كريم من مؤسسة بخشين. شكرا لكم وبارك الله فيكم وجزاكم عنا خيرا. شوي من هذا سي من على إذا كانت أول جاء مرض من حشرات وبشكلي بچم مكتب همو طلبة كان جب سي ام بي طلبوا هاتي جب سكرام حزم ليني نالب قونا على بارم بينيا کەسب کارێکیان یەکێکەیە گەورەی ماڵەکە ئیشیان بۆ بکات تێمە لە چاو ئەو بەپارێکی بم مەکتەب فەرقمان هەیە جای وای پارەشمان هەر پێ نابێت جا دایکیشم ئەگەر لە ئیش بێ ناتوانێتمان بۆ حازرکە جای وای بەستێتی چون ئەبێ خەمینێ و دڵی بچووکی ئەمکی ژۆڵەیە چەند گەورە بێ دەبێ ئەم فرمێسکە بە قوڵانەی سەربۆنای ئەم چاوە گەشانە چ تەفسیرێک هەڵگرێ کێ بتوانێ بیان خوێنێتەوە چ دەستێک ئەم هەموو فرمێسکانە بسڕێ چ نەسیمێک خۆی بەم ماڵەدا بکا و پڕی بکە لە ئاوەدانی وەکو جیرانی ئەم ماڵە کە 10 ساڵ زیاترە جیرانیانی باوکیان کە خاڵی هەر بە فەقیری هێنای ئەم خاڵەی بە فەقیری و خەرزایی کرد کە بەجێشی هێشتن وەڵی پارەی تەعزیەکەی پێ نەدا لەوانەیە ئەم خانووە بڕوخێ بە کەڵکی ژیان نایە ڕۆژێک لەوانەیە بڕوخێ یعنی بەوچکە کەڵک دروست کراوە